کەمی مامۆستای میلاک و ڕاگررتنی کارکردن لە دروستکردنی 4 قوتابخانە و لە هەمان کاتدا کەمی ژمارەی قوتابخانەکان تەنگی بە بەڕێوەبەرایەتی پەروەردەی شارەزور هەڵچنیوە. بەهۆی گواستنەوەی سەوسی مامۆستای میلاک لە بەڕێوەبەرایەتی پەروەردەی شارەزورەوە بۆ پەروەردەکانی دیکە و کەمکردنەوەی ڕێژەی مامۆستایانی وانەبێژ گرفتی کەمی مامۆستا بۆ پرۆسەی خوێندن لە شارۆچکەکە دروست بووە. بەهۆی کەمی بینای قوتابخانە قوتابیان ناچارن ڕێگایەکی دوور ببڕن تا ئەوەی بگەنە قوتابخانەکانیان و ئەم کارش لە وەرزی زستاندا ئاستەنگی زیاتر بۆ قوتابیانە دروست دەکات. ئێمەش گەڕێکی هەواری شار کە سەر بە قەزای شارەزورین قوتابخانەیەکمانەیە پێم وایە بەردی بناغی دانانی قوتابخانەیە ساڵی 2012 بووە. ئەوە نزیکی 10 ساڵە بەداخەوە خەڵکی گەڕێکی هەواری شار کە نزیکی پێم وایە 500 ماڵە بێ مناڵێکی زۆرمان هەیە ئەڕۆن بۆ شوێنە دوورەکانی کە خۆم هەمووکو مامۆستا هەمووکو دایک و باوکی قوتابیەکیش بەڕاستی داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەم داوا لە وەزارەتی پەروەردەیەکەم داوا لە بەڕێز دکتۆر ئالانە کە وەزیری پەروەردەیە بێتە سەرخەت بۆ تاواکردنی ئەم قوتابخانەیە بەڕاستی کۆمەڵی مناڵی زۆرمان هەیە ڕۆژانە بە پاس هاتوچۆەکەن چەنەها باوکو دایکەیە توانای ئەوەی نییە بەڕاستی مناڵەکەیشی بە پاس هاتوچۆ پێ بکەم مەجبورە بە پێ بڕواکەوە پێش ڕۆژ ڕێگایەکی دوورە بڕێ بەڕاستی. کەمی بینای قوتابخانە لە کاتێکدایە ماوەی 10 ساڵە کارکردن لە 4 قوتابخانە بە بیانووی قەیرانی دارایی ڕاگیرا و هۆڵێکی وەرزشیش بە هەمان بیان و کارکردن تێیدا وەستاوە. بەڕێوەبەرایەتی پەروەردەی شارەزوریش دەڵێت دوای زەمین لەرزەکەی 2017 زیان بەر چەند قوتابخانەیە کەوت و بە ناچاری دوان لەو قوتابخانانە قوتابیەکانی بۆ ناو خانووی هاوڵاتیان گواستراونەتەوە تا ئێستاش خوێندنی ئەو خوێندکارانە لە ناو خانووی ماڵان بەردەوامە. و دوو قوتابخانەی گوندەکانمان بیناکانە بەهۆی بوومە لەرزەوە تێکچووە خانومان بۆ گرتوون هیوادارین ئەمانە بتوانین ئێمە لە ئایندا هیچ نەوێ شتێ بکەین بۆ ئەو منداڵانە لە بیناکانیان باش بکرێت. بینایی دواناوەندی ئالان کە ئێمە ئەمە وەکوتم دوو مەکتەب سێ مەکتەب چکم مەکتەبێک لە پاڵەتی ئیبتیدایی بنەڕەتی 880 منداڵی تێدایە لەم بەروانە مەکتەبی ئالانی نالی هەیە هەر بە هەمان شێوە مەکتەبی سەرکەوتنیش مەکتەبی سەرکەوتن 7 بۆ 9 چوەتە ئەو سەر لەم سەر و نردومانە بۆ بینا ئەو سەر بۆ لای ترافیکەکەی ئەو سەر و ئەمانەش 1 بۆ 6 بەڕاستی زۆر خەرەباڵکە چونکە ئەم مەنتیقەکە زیاتر خانووی تازەی تیاکراوەتەوە. شارەزور لە قەزا و ناحەیەک و کۆمەڵگەیەک و 25 گوند پێک دێت و 17,000 خوێندکار لەلایەن 1400 مامۆستای میلاک و 290 مامۆستای وانەبێژەوە وانەیان پێدەوترێتەوە. 70 قوتابخانە و 2 ناوەندی ئیسلامی لە شارەکەدا هەیە. ساڵانە 1300 قوتابی دەچنە پۆلی یەکی بنەڕەتی و بەو هۆیەوە سەرجەم قوتابخانەکانی ناوەندی قەزاکە کراون بە 2 دەوامی و هەر پۆلێک 40 خوێندکاری تێدا جێکراوەتەوە. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، شارەزور.